يعني ئەم مێژووە لەگەڵ ئەو لووتکەیە بۆ ئێمە قەت قابلی پەرایۆسخستن یا فەرامۆشکردن نەبووە. بۆیە یەکێتی لە هەر لایەک بوو بێ سەرەڕای هەموو جیاوازە ئایدۆلۆجیەکان حزبی زەحمەتکێشان ئایندە و گرای خۆشەویستم کاک قادر لەوێ بووە و خۆناغەکانی ڕابردوو شایەتی ئەمەیە. ئێستا دوای ئەو ساڵانە لە دوای دامەزرانی یەکێتی ساڵە سەختەکان و دوای ڕاپەڕین و ڕووداوەکان ئێستا هەلومەرجێکی تر هاتوۆتە پێشەوە. ئەم هەلومەرجە لە ڕووی بابەتیەوە مەسئولێتێکی نوێ هاتە سەرشانی هێزە دیموکرات و چەپەکان، مەسئولێتی چۆنێتی پاراستنی دیموکراسی، مەسئولێتی چۆنێتی پەرەپێدانی دیموکراسی، مەسئولێتی چۆنێتی تەواوکردنی پرۆسەی نووسینی دەستور و مەسئولێتی چارەسەرکردنی کێشەی سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و ئەنجا قەیرانی ئابوودی و عەدالەتی کۆمەڵایەتی و دواییش چۆن دەرباز بین لەم هەلومەرجەکە هەندێک مەترسی لێرە لەوێ لە چواردەمەمان چاوی تێبڕوین.